يعني ئێمە بۆ ڕەوتی خۆمان ئەمانە مناقەشە بکەین و ئێمە دوای ئەوەی ئێستا حالیان ئەمە لە زەمینەی بیرۆهۆشێکی پێناسەکردنی ئەم ڕەوتیان لە خەمڵاندنی خۆمانین لە قاڵبدانی خۆمانین و لە پێناسەی خۆمانن کە خۆشمان بزانین ئێمە چین بۆی خەڵک بمان ناسێ ئێمە چین چۆن ئیشەکەین ئەو هیترمان لە ڕێگایە بەڵام ئێستا مهم ئەوەیە بزانین ئایا بە بزاوتی ڕابەرێک ئەجوڵین و ڕاوێژکاری لە دەورە بن و دەستگا و تعلیماتی هەبن تعلیمات بۆ دەستگاکان هەمووی داڕێژکارە خەڵک بزانێت چۆنە ڕواتە پێش و خەڵک بزانێت چۆن ورە وزەی بەگەڕەخا و هەست بە ئینتیما بکە ئایا بەم شێوەیە یان ئەسڵ وەکو حیزب و مؤسساتێک ئێمە یەکترەگرین ئەگەر وەکو حیزب و مؤسساتێک یەکتری بگرین شەرت نییە ئیتر کرێکار بێ زەید بێ عەمر بێ عەلام بێ هەر کەسێک بێ مهمە ئێمە وەزیفەکەیمان بۆ تەحدید کردووە کە چی ئەکا سەلاحیەتی چەندە هەروەکەوەی چۆن لە وڵاتێکە یەکێکە بوو بە ڕئیس جمهور ئەم ڕئیس جمهورە هەر کەسێک بێ سەلاحیەتی محەددە بە پێی قانون و دەستور کاروبارەکانی ڕێک خراوە یعنی ئێستا گەرێکێ بێ بە ڕئیسی لوبنان هەر کەسێک بێ بە ڕئیسی لوبنان سەلاحیەتەکانی مەحدودە ماف و ئەرک و دەسەڵاتی دیاری کراوە یەکێک ئەگەر بێ بە ڕئیسی حکومەتی لوبنانی ماف و ئەرک و دەسەڵاتی دیاری کراوە یەکێک بێ بە ڕئیسی پەرلەمانی لوبنانی ماف و ئەرک و دەسەڵاتی دیاری کراوە چونکە مە چەند ساڵە لەسەر ئەم نەزم و شێوەیە ئەڕۆن بە دەستوریش بە قانونیش دیاری کراوە و لەبەر ئەوەی لە لوبنان بڕیار دراوە کە ئەبێ ڕئیس جمهور مەسیحی بێ و مارۆنی بێ ئەوە بۆ ئەوان بڕاوەتەوە پەرلەمانیش ئەبێ شیعە بێ ڕئیس حکومەتیش ئەبێ سونی بێ کەوابوو هەر کەسێک هەر حکومەتێک تەشکیل بکە هەرەبێ بەو شێوەیە هەرەبێ دەوڵەتی لوبنانی ئاوا بڕاتە پێش ئێمە ئەگەر بمانەوێ تعلیمات بۆ ڕەوتەکەی خۆمان دابنین بڵین ئێستا کرێکارەی با بڕێوە یان ئەو دەم ڕاستێتی یان ئەو پێشڕەوێتی باش ئەگەر ئەم مرد ئەگەر ئەم نەما ئەگەر دیار نەما چۆن بیبین بڕێوە چۆن ئەڕوا بڕێوە ئایا ئێمە وەکو دەستگا پێویستە زوو بکەوینە خۆمان بەوەی ئۆرگانیزمانە دروست ببین بتوانین بە شێوەی مؤسساتی هەریەکە تعلیماتی خۆمان بنووسینەوە لە دەستگاکانە بڵێن بۆ نمونە ئەم ژوورە ئاوا ڕوا بڕێوە ئەمە تعلیماتی ژوورەکە حریص بین ئەنجا لەسەر تعلیماتی ژوورەکە بەبوونی کرێکار و نەبوونی مجلەیەک وا دەرەکەین ئەم مجلەیە بێ لە کاتی خۆیەوە دەرچێ کەوابوو ئەوەی کە ئێستا پارە ئەدا بۆ مجلەکە پێویستە و کاتەش بیدە ئەوەی مەقالەی بۆ نووسێ پێویستە و کاتە مەقالەیە بۆ بنووسێ ئەوی چاپیەکە پێویستە و کاتە شەرچاپی بکە نابێ دەرکردنی مجلەکە پەیوەندی هەبێ بەسەر هەبوون و نەبوونی کرێکار بەڵێ لەوانەیە لە دیارنەمانی کرێکارە ڕەجەیەک دروست ببێ کلێنێ بەتاڵێک شوێنێک دروست ببێ بەڵام پێویستە دەستگاکان پڕی بکەن ئایا ئێمە وا حرەکەت دەکەین ئەمە دووهەمە